لە ناوچەی سیتەک و زرگوێزی سەر بە پارێزگای سلێمانی 1500 یەکەی نیشتەجێبوون ئامادەکراون و پاشتاوبوونیان بەسەر کەسان هێژار و کەم دەرامەت و کرێنشیناندا دابەش دەکرێت. پرۆژەکە بەشێکە لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی گرفتی نیشتەجێبوون. قەیرانی دارایی بۆ ماوەی چەند ساڵێک پرۆژەکەی ڕاگرت، بەڵام ئێستا دووبارە دەستکراوەتەوە بەکارکردن تێیدا. داواکەن لە حکومەت کە هەوڵ بە ئەم پرۆژە بۆ خەڵکی فەقیر و هەژار و پارە نەوەسێنێ تا و کۆمپانیاکە لەسەر کاری خۆی جێبەجێ پرۆژەکەی بریتە لە جادە و ئاو کارەبا و ئاوەڕوو هەروەها سیستەمی غازێکی مۆدل تازە ئەمانە جێبەجێکن بۆ ئەم پرۆژەیە. هەروەها ئەمە هەر ئێرە نییە، سیتەک و زرگوێزە کە بریتە لە یەکان لە لێرە 509 یەکەیە و هەروەها لە زرگوێزی 990 یەکەیە کە تقریبا 1500 یەکەیەکە. لەم کاتە ئەگەر 1500 یەکە بدێ بە خەڵکی فەقیر و هەژار دیارە ڕێژەی کرێنشی لە ناو شارەدا ئەبەزێ. یەکەکان بە نرخێکی گونجاو با قیستی 25 ساڵ دەدرێتە هاوڵاتیان. بەدابەشکردنیان دەرگای ئومێد و هیوا بەڕووی سەدان خێزاندا دەکرێتەوە کە تا ئێستا بەهۆی نەداریەوە نەیانتوانیوە ببنە خاوەنی یەکەی نیشتەجێبوون. ئەوانی کە لەم پرۆژە سودمەند دەبن ئەوانن کە لە 2013 فۆرمی ئاماریان وەرگرت و دواتر گەڕانیانەوە ئەوانن کە 12 خاڵ و 11 خاڵ و دەخاڵەکانیان هەیە ئەوەندە سودمەند دەبن چکە ئەوانە پۆڵێن کراوە ناوەکانیان یەکلایی کراوەتەوە و ناوەکانیان ئاڕاستەی پارێزگاری سلێمانی کراوە کە ئەمانە دەبێت ئەم یەکانە وەرگن. ئەمما ئەم یەکانە کە دابەشەکرێت بەسەریانە بەپێی یاسای ژمارە 16 دابەشەکرێت و هیچ بڕەپێشەشیەک دایان کە چوونە ناوی مانگانە پارەیان بە قیستی 25 ساڵ واتە ئەم وحدەیە بۆ نمونە ئەم یەکەین شەجەبنی کە لەم سیتەکە دروستەکەیە لیژنی خەمڵاندنی بۆ ئەخەمڵێنێ بزانم تێچوەکەی چەندی تێچوو بۆ زروفی ئیسە چەند ئەگوزەرە لێرە و دواتر دابەشی 25 ساڵێک. پرۆژەکە لە ساڵی 2011ەوە بەشێکی تەواو کراوە. ئێستا کە دووبارە دەستکراوەتەوە بەکارکردن تێیدا بڕیارە لە ماوەی زیاتر لە ساڵێکدا ڕادەستی ئەو کەسانە بکرێت کە بەپێی خاڵبەندی مافی وەرگرتنیان هەیە. حکومەت بڕیاری داوە کە پارەمان بداتێت. ئەگەر دڵنیاین لەوەیە حکومەت ئەگەر پارەمان بداتێ تاکید بە لەوەی زۆر لەو کاتێش کەمتر تەواویەکەن کە حکومەت تەشخیصی کردووان کە 500 ڕۆژە. هەر لە سلێمانی 3500 یەکەی نیشتەجێبوونی تر لە ناوچەی تاسڵوجە لە قۆناغی تەواوبووندایە و بڕیارە بە هەمان شێوە بدرێت بە کەسان هێژار و کرێنشین. بە تەواوبوونی ئەم پرۆژەیە 1500 خێزان لە نامەتەکانی ژیانی کرێچێتی ڕزگاریان دەبێت. لە پاڵەوەشدا ئومێد بە هەزارانی تر دەبەخشێتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.